وەکو نەقەس خەڵک ڕەحم ناکە ئەوەی کە یەتیای دانیشێ ئێساکە تۆڵی خەڵگات و تۆتی خزمەتی نییە ئێمە هەموو ڕۆژێک بەیانیان چەند کرێکارێکمان هەیە پاکێکاتەوانێ چەند هاوڵاتیەک پەیوەندیان پێوە کردین وتیان سەردانی باخی گشتیمان کردووە کە ئەبینین باخەکە خزمەتی پێوە دیار نییە ناو چیمەنەکان زرد بووە گەڵایشی زۆر کەوتووە و پاکردنەوەی بۆ نەکراوە من ئەمڕۆ هاتوومەتە باخی گشتی سلێمانی کە بزانم هۆکار چیەکە ئەم باخە کێشێکە لە بەرچاوترین باخەکان و دیاترین باخەکانی شاری سلێمانی بۆ بەم شێوازەیە لێرە دالیا عەلی بەڕێوەبەری باخی گشتی لێگە فەرمووی تێرە هۆکار چیەکە چیمەنەکان زرد بووە گەڵایشی زۆر کەوتووە لەم ناوەیە بەخێر بن سەرەتا ئێمە وەکو گەڵا کەوتنەکە خۆمان گۆی ناکەینەوەنێ چکان وەرزی پایەز یعنی گەڵاوەری یعنی ڕەنگا و ڕەنگی جوانی گەڵا دوایەوەش گەڵاکە کە بوو بە زستان ئەمە ئیکێڵینەوە کە بکردێتەوانێ وەکو پتمۆسێکی لێ بۆ ناو باخەکە ئەوە گەڵاکە خۆمان تقریبان کۆی ناکەین چیمەنەکە وەکو چیمەنەکانیش تر موسمی نامێنێ چکان چیمەنەکانی مە هەمیشە سەوزنی بەرەو زستانە ڕۆین سەرماکاری تێکە لە بەهارە زۆر جوانتر هەڵایەتەوانێ و بەڕەنگێکی جوانتریش دالیا خان هۆکار چێکە تا ئێستا ئەم جۆرە چیمەنەیە چیمەنێکی هەمیشە سەوز نییە چیمەنی هەمیشە سەوز ئەرکی زۆر زۆرە ئێمە لە هاوینان کێشی ئاومانەیە چیمەنی هەمیشە سەوز بەدائیمی ئاوێکی زۆر زۆری ئەوێ خزمەتێکی زۆر زۆری ئەوێ ئێمە ساڵانەش کرێکارمان لێ تەقاوتە بێ ئەڕوا یعنی عەدەدی کرێکارمان کەمە بێتەوانێ و ئاویشی زۆرەوێت لەبەرەوە ئێمە چیمەنە هەمیشە سەوزەکە بۆ ئێمە زۆر زۆر ئەرکە ئەمەمان باش دەزانیوە ئێوە بەتەنیا ناو ڕاڕەوەکان پاکەنەوە و بەڵام باخەکان پاناکەنەوە وەکو گەڵاکان وەکو گەڵا پاکی ناکەن و 2 ساڵە بە قەراریەوەمان ناوە بۆی بۆ جوانی خەڵکی ڕسمیتی ئاگرێ بۆ خۆشمان شاعیرانیان بۆ ڕێخەنەوە ئەو گرفتانە چیت کە لە باخی گشتیە هەیە لە ئێستاە ئەو نەقسانی کە هەتانە لێرەیە وەکو نەقەس خەڵک ڕەحم ناکە ئەوەی کە یەتیای دانیشێ ئێساکە تۆڵی خەڵگات و تۆتی خزمەتی نییە ئێمە هەموو ڕۆژێک بەیانیان چەند کرێکارێکمان هەیە پاکێکاتەوانێ بەڵام کە خەڵکی ئێوارن تیای دانیشیان نانێکە خوا شتێکە خوا کۆی ناکاتەوە چوار دەوری خۆیان کۆ ناکەنەوانەیە ینی ڕەحمی پێ ناکەن بە باخەکان واتە و پاشماوەی کە لیان بەجێمێنیە کوی ناکەن ناوەڵڵا زۆر بەیان کۆی ناکەن و ناڵم هەمووی بەڵام زۆری شتیایە کە کۆی ناکاتەوانێ یانێ مەکە گوڵی تازە ئەچێنین دار و دەوەندانین زۆریانی شکێنەوە یان ئەبرێت زۆری نایەتە بەرهەم بردنیشی تێ لێرە ئەو قەدعانە بینم بە چەند دارێکەوە ئەم دارانە بۆزم دارە بە تەمەنەکان کە دارە بە تەمەنەکانە تەمەنیان چەنە گەورەترینیان تەمەنی چەنە گەورەترینیان ئەو دار تۆمانە 3 ساڵە بێ کە و قەتعی لێ 75 تقریبا 77 بۆ 78 ساڵە بێ ئەمەمان سوورە چنارە سەر و 50 ساڵە ئەمە سەر و 50 ساڵە بێت ئەمانە لە سەرەتای باخی گشتیەوە ڕواون ئەتوانین بڵێن زۆر کۆنە